سەبارەت بە کۆبوونەوەی شانزی پارتی دموکراتی کوردستان کە لە ئاستی مەکتەبی سیاسیدا سەردانی سلێمانیان کردووە هەرێستا لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی لە کۆبوونەوەجان ماوەکی زۆر گوشارێکی زۆر لەسەرم دوو پارتە سەرەکی کوردستان هەیە بۆی کە بەستەڵەکی ئەو پەیوەندیانەی کە ئێستا لە نێوانیاندا هەبوو دەستەواژەیە بۆ بەکاردەهێنرێت بتوێتەوە بە تایبەتی کە بڕیارەکانی دادگای فدراڵی و هەڵوێستی لایەنە شیعەکان دژ بە کورد وای کردووە کە پێویست بە یەکڕێزی و یەکگرتووی زیاتر دەکات لە نێو ماڵی کوردیدا من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم هەنگاوانە و ئەنجامەکانی بەڕێز هیوا گەیلانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە ستێدیۆ لەگەڵما زۆر بەخێر بێی. شانزی باڵای پارتی دموکراتی کوردستان سەردانی یەکێتی کردو ئێستا لە سلێمانی لە کۆبوونەوە دانەکرێت بڵین کە ئەمە دەستپێکی کۆتایی هاتنی ئەو ناکۆکی وردانە بووە کە لە ماوەی ڕابردوو هەیەن بووە. لای هەموو لە ئاغڕون و ئاشکرایە هەرێمی کوردستان باردۆخێکی زۆر هەستیاردا تێدا پەڕێت و لە بەردەم کۆمەڵێک ئاڵنگاری داین بۆ تێپەڕاندنی ئەم ئاڵنگاریانە لە هەموو کار زیاتر پێویستیمان بە یەکڕێزی و ڕێخستنەوەی ناوماڵی خۆمان هەیە بۆیە بێگومان باشی پەیوەندی نێوان پارتی و یەکێتی کاریگەری زۆر ئەرێنی دەبێت لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان و ئێمە بۆ ئومێدەوە گفتوگۆکان دەست پێ دەکەین کە ئەنجامێکی زۆر باشیان هەبێت و سەرەتایەک بێت بۆ پەیوەندیەکی برایانەی ڕاستکاوانە و دۆستایەتیەکی ڕاستەقینە لە نێوان هەردوولادا. باشە دەگوترێت کە دوایەم کۆبوونەوەی ئەنجامەکان دەبرێتەوە مەکتەبی سیاسی هەردوولا لەوێ بڕیاری لەسەر دەردێت ئەگەری هەیە ڕێککەوتنێکی نوێ لە نێوان پارتی و یەکێتیدا هەبێت ئەمە وایە ئەم ڕێککەوتنە لە چه چوارچێوەیەکا دەبێت؟ ئێمە تاکید دەکەینەوە کە لە کۆنگرەی سواردەی خۆماندا بڕیارمان داوە کە لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندەکاندا هەڵدەینەوە لەگەڵ تێکڕای هێزولان سیاسەکانی کوردستان بە برایانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە بۆیە هەبوونی پەیوەندێکی باش و ڕێککەوتن لای ئێمە پرەنسیپێکی نەگۆڕ بڕوامان پێ هەیە و بە ئومێدەین کە دانیشتنی ئەمڕۆ سەرەتایەک بێت و کۆبوونەوەی زیاتری بەدوادا بێت گەینە ڕێککەوتنێک کە جێگای ڕەزامەندی هەردوو گولامان و دڵخۆشی خەڵکی کوردستان بێت. چوارچێوەیەکا دەبێت ئەگەر بکرێت ڕێککەوتنی نوێ ئێمە دەمانەوێت ڕێککەوتن بێت هەموو ئاستەکاندا. ئایا ئەم کۆبوونەوە تەنیا لەگەڵ یەکێتی دەبێت یا لەگەڵ لایەنەکانی دیکە کۆبوونەوە زنجیرە کۆبوونەوە سەردانەکان؟ ئێمە پێشتری ساڵیش سەردانی برایانی یەکگرتوومان کردووە کۆبوونەوەی ترمان کردووە و بەنیازیم کۆبوونەوەکانمان لەگەڵ تێکڕای هێزولانی سیاسەکان بەردەوام بێت چونکە هەمومان لە بەردەم بەرپرسیارەتێکی هاوبەش داین. پارتی بەجیا سەردان دەکا یەکێتی بەجیا سەردان دەکاوەکە ئەوەی پێش کۆنگرەی پارتی بینیمان؟ ئەخر دوو خاڵ هەیە. یەک ئێمە دەمانەوێت پەیوەندیەکانی خۆمان و پارتی دموکراتی کوردستان لەگەڵ تەواوی هێزولانی سیاسەکان ئاسایی بکەینەوە پەیوەندێکی باشمان هەبێت. دواتر دەمانەوێت بەیەکەوە هەمومان پەیوەندێکی هاوبەش و باشمان هەبێت کە دەکرێت ئەوە سەرۆکایەتی هەرێممان هەیە بێتە چەترێک بۆ کۆکردنەوەی تێکڕای هێزولانی سیاسیەکان و کۆبوونەوەی هاوبەشی هەموو هێزولانی سیاسیەکان بکرێت. بەڵێ ئەو بابەتانەی کە ئێستا هاوکاریشم لە سلێمانی و ئاماژەی پێکرد لە ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی شانزی باڵای پارتی لەگەڵ یەکێتی لە سلێمانی باسی لەوە دەکرێت. خاڵی گرنگی ئەم بابەتانە چی دەبن؟ ئایا ئەمە گەیشتونەتە ئەنجام دواتر لەم کۆبوونەوەیانەدا باسی بکەن یا لێرە لەسەری وتوێژ دەکەن؟ درەنگ نییە؟ ئێمە لە پارتی دموکراتی کوردستاندا نامانەیە بە دوای خاڵە ناکۆکەکاندا بگەڕێن. هێندەی بە دوای خاڵی هاوبەشدا دەگەڕێن بۆ ئەوەی بێتە دەرفەتێک و دەواازەیەک بۆ گفتوگۆ تێگەیشتن. بێگومان لە نێوان ئێمە برایانی یەکێتیدا کۆمەڵێک کێشە و گرفتی هەڵواسراو هەیە هەردوو لامان نیگەرانیمان هەیە بەڵام پێم وایە گرفتەکان چەند بن و لە هەر ئاستێکدا بن قابلی ئەوەن چارەسەریان بۆ دۆزینەوە و بەرپرسیارەتی هاوبەشی هەردوو لامان ئەومان دەخوازێت کە نەرمی بنوێنن بۆ چارەسەری کێشەکان و ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان. باشە کاتێک بڕیارێک لە بەغداوە دەدرێت بۆ نمونە ناردنی ئەو پارەی کە بڕیار بوو بۆ هەرمی کوردستان بنێردرێت هەموو لایەنێک دەڵێ ئەوە لەسەر ئەرکی ئێمە ئەو کارەکرا بەڵام کاتێک دەبڕدرێت هیچ کەس ئامادە نییە بەرپرسیارەتێکی بگرێتە ئەستەوە. ئێمە چۆن دەبینن پێویستە هێز و لایەنە سیاسیەکان پارتی و یەکێتی بەرامبەر بم پرسە گرنگە چۆن هەڵوێستیان؟ من پێم وایە پێویستە هەموو هێزولانە سیاسیەکان چۆن شانازی ڕێککەوتەکانەوە دەکەن لە کاتێک گرفتێک بێت پێشەوە هەمومان بەیەکەوە شام دێنە بەردەم بەرپرسیارەتی هەم پارتی هەم یەکێتی هەم برایانی گۆڕان بە تایبەتی ئەو سێلایانی پێکهێنەری سەرەشوی حکوومەتی هەرێمی کوردستانن. بۆیە تاکید دەکەمەوە باردۆخەکە ئەومان دەخوازێت کە هەمومان شان دێنە بەردەمی بەرپرسیارەتی و بەیەکەوە ڕوبەڕووی ئاڵنگاریەکان ببینەوە. هەڵوێستی پارتی بەرامبەر بەم بڕیاری دادگای فدراڵی چۆن دەبێت وە لە داهاتوودا هیچ بڕیارێکی لەم شێوەیە نییە چی دەکەن بەرامبەر بەم پرسە؟ هەڵوێستی پارتی هەڵوێستی خەڵکی کوردستانە یان لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە سەرچاوە دەگرێت. ئێمە جوان دیڕاستەی هەموو شتێک دەکەین
چی لە بەرژەوەندی ئەزمموی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بێت ئەم هەڵوێستە دەنوێنین و دەمانەوێت هەڵوێستی هاوبەشمان هەبێت وەکو هەرێمی کوردستان. بەڵێ ئەم کۆبنەوەی کێستا لە سلێمانی دەکرێت دوا کۆبنەوەتان لەگەڵ یەکێتی دەبێت یا لە بەرنامەتاندا هەیە جارێکی دیکە لە شوێنی تر کۆبنەوە لەگەڵ یەکێتی بکەن لەبارەی چه پرسێکی گرنگەوەتانەوێت دەست پێشخەری لەگەڵ یەکێتی ڕابکەن. یەکەمین کۆبنەوەمانە نەدووە کۆبنەوەمان دەبێت. ئێمە دەمانوێت ئەو کۆبنەوەانە بەردەوام بن تا هەردوو لامان دەگەینە ئاستێکی باشی لێکتێگەشتن و ڕێکەوتنێکی هاوبەشوی نوێ لە نێوان هەردوو لاماندا بۆیە بەدڵنیاییەوە کۆبنەوەکان بەردەوامیان دەبێت. باشە کاریگەری کۆبنەوەکان لەسەر کۆی و پرسانەی کە پەیوەستن بە یەکڕێزینی و ماڵی کورد و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە چۆن دەبینن ئەبینین کە کاتێک کەم لێکترازانە هەبێت بێهومێدیەک لای هاوڵاتیانەوە دروستە بێت لێرە دەتوانن گەشتبین بن بە دڵخۆشیێک بە هاوڵاتیان بدەن لەلایەن پارتی دموکراتی کوردستان وەکو پارتی. حتما هەر گرتێک لە نێوان هێزولانی سیاسیەکاندا هەبێت بە تایبەت لە نێوان پارتی و یەکێتیدا زۆرێک ناسەقامگیری دروست دەکات لە لای خەڵک و زۆرێک لە نیگەرانی دروست دەکات و هەردێک نزیک بوونەوەیەک پێچەوانەکەی زۆرێک دڵخۆشی و ئومێد دروست دەکات بۆیە بەدڵنیاییەوە کۆبنەوەی ئەمڕۆ سەرەتایەکی زۆر باش دەبێت و کاریگەری لەسەر ڕای خەڵکیش دەبێت بەدڵنیاییەوە ئێمە گەشتبینین کە دەگەینە ئەنجام لەگەڵ لایانی یەکێتی. بەڵێ پێشووتر پارتی دموکراتی کوردستان ڕایگەیاند بوو کە بۆ دانیشتن و وتوێژ چەند جارێک داوای لە سەرکردایەتی یەکێتی کردو کە کۆ ببنەوە و ئەوان وەڵامیان نەداونەتەوە ئێستا ئەمە لەسەر داواکاری پارتی بۆم کۆبوونەوەیە؟ نا ئێمە دەست پێشخەریمان کردووە بە دانیشتن و هەمیشە ئامادەیمان هەبووە بە گفتوگۆ و سەردانی برانی یەکێتی وەڵامی ئەوانش ئەرێنی بوو نەکڵێن وەڵامی نەداوێتەوە بەڵام پێوەست بکاتەوە ئەنی هەندێک کاتی دەویست بەوەی زەمینە بڕەخسێ و لەبار بکرێت و ئەم کۆبوونەوە و دانیشتنە. بەڵێ زۆر بەڕێز هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس.